دوجار حکوومەتی عێراقی پێکات و دەستی بە کۆبوونەوەکانیشی کرد. زۆربەی چاودێران کە قسە دەکەن بە نوێنەری نەتەوە یەکگرتوەکانیشەوە ئاماژە بە چەند خاڵێک دەکەن. دەڵێن عێراق نقمی گەندەڵی بووە و گەندەڵیەکیش بە دامەزراوەیی کراوە. واتە ئەم گەندەڵیە لە ساڵانی 2005ەوە تاکو ئێستاش بەردەوامە. حکوومەتی نوێ عێراقیش یەکێک لە شەڕەکانی دەبێ شەڕی گەندەڵی بێ ئایا پێی دەکرێت. ئەمە خاڵێکی یەکجار گرنگە چونکە ئێستا حوتە گەورەکانی عێراق گەندەڵە گەورەکان هەروە بە ئاسانی دەستبەرداری گەندەڵی خۆیان نابن. وەکو گوتیشم بۆتە جۆرێک لە دامەزراوەیی. ئەوە قسەی سەرۆکوەزیرانی پێشووتریش بوو، وتی هەر کاتێک لە بەغدا داخلی بەغدابی ئەبێ بەردەوام دەستی لە گیرفان تابێ و هێواش تۆ بەرپتیل بدەیت دەنا ئیشەکانن ناڕوە. ئەمە لە گەندەڵیکی بچکۆلەوە هەتاکو سەر دزین و بە تاڵان بردننی پارەی نەوت. ئەمانە و کۆمەڵێ باسی تریش هەیە. ئێمە دەمانەوێت قسەی زیاتری لەسەر بکەین ئەم شەو لەگەڵ میوانەکەمان پرسیاری زیاتر لە ئەم بارەیەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەدنان زورفی سەرۆکی بزوتنەوەی وەفای عێراقی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. بەڕێز زورفی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە دیداری ئەمڕۆ دەست پێ بکەین. ئەمڕۆ ئێوە میوانی دیداری مێری بوون. ئەوەی سەرنجڕاکێش بوو ناونیشانی دیدارەکە دەڵێت عێراق بۆ هەمووان. ئایا ئەمە پێمان ناڵێت لە 100 ساڵی ڕابردوودا عێراق هی هەمووان نەبووە، بە تایبەتی بۆ کورد بۆ خۆی بە عێراقی نازانێت؟ بسم الله الرحمن الرحیم تحیاتی میرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە هەولێرم بەشداریم کرد لە کۆنگرەی مێری ساڵانە. بەڕاستی بوری بۆچوونی زۆر ئاڵوگۆڕکران بۆ داهاتووی عێراق کە بۆ ڕۆڵەکانی عێراق کە عێراقی هەموو لایەنەکان بێت، خواستی هەمووانەکان بەدیبێنێت، خواستە هەنووکەیەکان و وەکو دەزانن کە عێراق پێشتر عێراقێک بووە کە چەندین کێشەی لەخۆ گرتووە، چەندین کێشەی ناوخۆی و دەرەشی هەبووە لە هەمان کاتدا. ئەمە باشترین شاید بریتە لە پرۆسەکانی ئەنفال و کیمیاباران و گۆڕە بە کۆمەڵەکان لە ناوڕاست و باشوور عێراق و زۆرێک لە کێشەکانی دیکەش کە ڕوبەڕووی عێراق بوویەوە لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە دژی حاڵەتەکانی هەل هەمان کاتدا ئەو ڕەفتارانەی کە ڕژەمی پێشووی ڕژەمی بەعەس دژی وڵاتانی دراوسێ ئەنجامیدا. ئەمڕۆ عێراق وڵاتێکە کە نوێنەراتی خواستەکان دەکات، خواستی داهاتوو دەکات، خواستەکانی ئێستا خواستی داهاتوو. ئەو عێراقی کە پێکەوە ژیان و ئاشتەوایی لە ناوچەکەدا دەخوازێت لە هەمان کات داوای هاوسەنگی لە نێوان بەرژەوەندیەکان دەکات. بەرژەوەندەکانی ناوچەکە ئەم کۆنگرەیە ئەم پێشنیازانە و ئەم بۆچوونانە دەخاتە ڕوو بۆ لای لایەنە سیاسەکان و لە هەمان کاتدا خواستەکانی دیکە کە ئەوەی کە شەقامی عێراقی و گەلی عێراقی داوای دەکات. بەشداری ئێمەش بریتی بوو لە پتەوکردنی ئەم بۆچوونانە بوو. زۆر باشە. بەڕێز زورفی هەموو لایە قسە لەسەر گەندەڵی عێراق دەکەن. ئەمڕۆژ جەنین پلاسخارد ئاماژەی بەوەدا گەندەڵی لە عێراق بە دامەزراوەی کراوە. لە لایەکی تریشەوە میلیشیا چەکدارەکان حکوومەتی ناوەوەی عێراقن. بەڕای ئێوە حکوومەتەکەی سوودانی دەتوانێت چارەسەری ئەمە بکە یا بە دەردی حکوومەتەکەی عەبدولمەهدی دەچێت؟ لە ڕاستیدا ناکرێت ئێمە لە ئێستاوە بڕیار بدەین بۆ حکوومەتەکەی بەڕێز برامان سوودانی لە چەند ڕۆژی سەرەتادایە پێویستی بە کاتی زیاتر هەیە بۆ ئەوەی ئێمە بڕیار لەسەر حکوومەتەکە بدەین بۆ ئەوەی جۆرێک لە گفتوگۆ بڕەخسێرین لەنێوە لایەنە سیاسەکاندا. کێشەکە لە چیدا؟ کێشەکە تەنها پەیوەندی بە میلیشیەکانەوە نییە، خودی میلیشیەکان و پەیوەندی بە گەندەڵیەوە نییە بەتەنیە کە بەڕاستی لە تەواوی دامەزرا حکوومیەکان بڵاو بۆتەوە. پێویستیمان بە شەفافیەت و ڕاشکاوانە و بڕیارێکی سیاسی هەیە لە هەمان کاتدا کەواتی تەڕێگە نەدرێت بە فێڕۆدانی ماڵی گشتی و دارایی گشتی لە هەمان کاتدا و هیچ جۆرە کێشەیەک لێ نەگەڕێت ڕووبدات لە داهاتوودا
لە هیچ لە پارێزگەک لە پارێزگەکانی ئێمەدا پارێزگەکان هەموو لە ئێمە ئازیزن لە هەمان کاتدا دژاتی هاوڵاتیان نەکرێت لە هیچ لە پارێزگەکە عراقیەکان حکوومەتی سوودانی درشی بەوە کردووە دریشی بم بابەتە کردووە لە ڕابردوودا ئێمە قسەی زۆرمان لەسەر ئەم بابەتە کردووە دەست پێشخەران لە نێو پەرلەمانی عراقدا لە نێو دامەزراوە سیاسەکاندا لە نێو دامەزراوە ئەمنیەکاندا پێویستە هەمووان کە خزمەتی گشتی و عراق و عراقیەکان بکەن لە هەمان کاتدا ئێمە سنوورێک دابنین بۆ چالاکی میلیشیاکان و لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی گفتوگۆی جدی لە هەمان کاتدا گفتوگۆی ڕاشکا و لە هەمان کاتدا تارمایی شەڕ دوور بخاتەوە و ئەو پێشەکارانەیەکەوە ڕۆژانە لەژی هاوڵاتیان دەکرێن. زۆر باشە بەڕێز زورفی ئەو هەموو کێشانە هەیە سوودانیش بەڵێنی زۆری بە عێراقیەکان داوە بۆ چارەسەرکردنیان بۆ خۆشت دەزانی کۆمەڵێک شمشێر لە سەرسەری سوودانی ڕاگیراون با ڕاشکاوانش بیڵێن ئەوەی حکومڕانی ڕاستەقینەیە لە پشت پەردەوە سوودانی نییە مالیکیە پێ دوایە هیچی پێ بکرێ. ڕاستیدا پێم وایە کە ڕێکەوتنێک هەیە بۆ تێپەڕاندنی زۆرێک لە کێشەکان لەم ماوەیەدا عراق پێویستی بە سەقامگیری هەیە عراق پێویستی بە ژێرخان هەیە پێویستی بە بەردەوامی پرۆژە پیشسازی و ئابوووریەکان هەیە پێمان وایە کە حکوومەت بەرپرسیارەتەکەی ئەوەیە بەردەمگەلی عراقدا کە تەواوی کۆشەکانی بخاتە گەڕ بۆ ئەوەی کەەوە لایەنە سیاسەکان لە یەکتری نزیک بکاتەوە ڕێو شوێندا بنێت کێشەکە تەنها لە حکوومەتدانیە حکوومەت لایانی جێبەجێکارە بۆ بابەتێکی گەورەتر لایانی سیاسی بەرپرسە لەسەر ڕێکەوتنەکان پێویستە تەواوی لایەنەکانی سیستەمی سیاسی بەیەکەوە دابنیشن گفتوگۆ بکەن بڕیار بدەن بۆ ئەوەی کەەوە پاڵپشتی لە حکوومەت و ئەنجامدانی چاکسازی بکەن لە بواری ئەمنی بێت بواری سیاسی بێت بواری ئابووری بێتە حکوومەت بەتەنیا ناتوانێت دیدگای خۆی بسەپێنێ ناتوانێت بەتەنیا کار بکاتە ناتوانێت ڕوبەرووی تەواوی لایەنە سیاسەکان ببێتەوە چونکە کاری ئەو نییە چونکە ماکاری ئەو نییە بەرەنگاری لایەنە سیاسەکان بێتەوە بەڵکو کاری ئەوەیە کە بەرگارەکان چالاک بکات بۆ ئەو جێبەجیان بکات لە پێناو خزمەت کوردکردنی هاوڵاتیانی عراقی. زۆر باشە بڕێ زورفی با هەر لەسەر کێشەی عێراق بمێنینەوە پێ وایە کێشەی عێراق لە سیستەمی حکومڕانیدایە یاخود لە عەقڵیەتی حکومڕانی لە عێراقدا کە تەنها نەتەوەی سەردەست دەبینێ و بڕوای بە پێکەوە ژیانی نەتەوەکانی تر نییە. عقلیەتی سیستەمی سیاسی دەبێت بە شێوەیەک بێت کاتێکەوە کۆدەنجی دەبێت لەسەر پێکردنی حکوومەت پێویستە هەموو لایەنەکان پابند بن بەکاری حکوومەت و بە بڕیارەکانی حکوومەت و بە ئەنجامەکانی حکوومەت تەنانەت یاساکانیش پێوە پابند بن ناکرێت کەوا سیستەمی سیاسی لەسەر دژەکان کۆبێتەوە بۆ 4 ساڵی داهاتوودا حکوومەتی عراقی کە پێک هاتووە بە تەوافقێک بووە لەسەر کۆمەڵێک بڕیاری سیاسی پێویستە هەموو لایەنەکان بەرپرسیارەتی لە ئەسەوە بگرن ناکرێت لایەنێک بەتەنیا بەرپرسیارەتی لە ئەسەوە بگرێت و پابند بن لایەنەکانی دیکە پابند نەبن ئەمە زۆر گرنگە ئەوەی ئێمە کا پێویستیمان هەیە پێویستە چالاکی سیاسی زیاتر هەبێت لە نێوان لایەنە سیاسەکان برانی لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کەوا پاڵپشتی بڕیارەکانی حکوومەت و دەرهاوێشتەکانی بڕیارەکانی حکوومەت بن بۆ ئەوەی حکوومەتیش بتوانێت کەوا ڕۆڵی خۆی بە باشتر ئەنجام بدات دوور بکەوێتەوە لە لایەنە سیاسەکانیش دوور بکەونەوە لە بابەتی توندوتیژی لە تەشەنوجاتی سیاسی لە نێوان لایەنەکاندا. زۆر باشە بڕێز زورفی ئەلێرەدا پێم خۆشە ڕاشکاوانە ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سپاست دەکەم عێراق هیچ سەروەریەکی نەماوە ئێران تورکیا وڵاتانی تر ئەمریکا بە بەردەوامی ئەوانن حکومی عێراق دەکەن پێ وایە عێراق بە ئاسانی بتوانێت سەروەری خۆی بەدەست بێنێتەوە ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سپاست دەکەم.
عزيزي لا أحد يحكم عزیز عراقیەکان خۆیان حکم لە عراق دەکەن عراقیەکان خۆیان حکمی خۆیان دەکەن عراقیەکان بڕیار دەدەن لە داوی خۆیان ڕاستە وڵاتانی دیکە هەژمونی و بەرژەوەندیان لە عراقدا هەیە ئارەزویان هەیە خواستن هەیە بەڵام بەرژەوەندی نیشتیمانی بەرژەوەندی پێشکەوتووە لەلایەن سەرکردەکان و سیستەمی سیاسیدا بێگومان بە دڵنیاییەوە ئیرادەیەکی هەرێمی کاریگەریە هەرێمەتیەکان لە هەمان کاتدا جۆرا و جۆرن لە هەمان کاتدا کاریگەریان بە جۆرێک لە جۆرەکان لەسەر دۆخی سیاسی لە عراقدا هەیە بەڵام دوجار بڕیاری عراقیەکان خۆیان دەبێت عراقەکان قسەی خۆیان دەکەن حکوومەتی عراق قسەی خۆی دەکات گوتی بڵێ ئەگەر بەڵێ بێت نەخێر دەبێت بە نەخێر دەبێت عراق بەرژەوەندی خۆی هەیە ئێمە ناکرێت ئێمە بەرژەوەندیەکان بێکەوە گرێ بدەین ئێمە پەیوەندەکان ڕەت بکەینەوە لەگەڵ وڵاتانی دیکەدا ئێمە پێویستیمان بە جۆرێک لە ڕەخساندنی هاوسەنگی هەیە لە ئیدارەدانی بەرژەوەندەکانی وڵات لە هەمان کاتدا و بەرژەوەندی هەرێمەتیەکان زۆر باشە زۆر بەڕێز عەدنان ئەزورفی سەرۆکی بزوتنەوەی وەفای عێراقی گەلێک سوپاس کە لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمان بووی سوپاس بوویەوە شەوتان باش.